بردی مەڵکردنی زۆر تایبەتمەندی یەکێ لە تایبەتمەندیەکانی 200 بۆ 250 ساڵ ئەمێنێتەوە یەکێ لە تایبەتمەندیەکانی زۆر قورسە خۆم ئەم شوێنی سامێتی ئاوەستاوین ئەمە گەڕەکی مەڵکە هەمووی بە بەردی مەڵکردنی زۆر تایبەتمەندی یەکێ لە تایبەتمەندیەکانی 200 بۆ 250 ساڵ ئەمێنێتەوە یەکێ لە تایبەتمەندیەکانی زۆر قورسە ینی هەموو کەس ناتوانێت یەکێ لە تایبەتمەندیەکانی بەردی مەڵکەنیەوەی بە ئاسایی ناشکێنێت ئەمانە هەمووی کەسی شارەزایەوێ اینجا دیواربەندی ئێرە ئەم دیوارانە چۆن دروست کرا وەکو ئێستا بە بلۆک دروستەکە دروست نەکراوە دوو چین بۆ چینێکی لێرە لێدراوە ئێستا ئەمەی پشتەوە چینێک لێرە چینێک لێوە ناوەکەشی کردویانە بە وردەبەرد تقریبا 65 بۆ 85 سانتیمە چیان بەکارهێناوە لە ناوەکەی بەردیان داناوە اینجا شتێکە پێڵن سمڵ چییە کۆکراوەیە مەوادێکە لە گەچ و خۆڵ بە زۆر ئەمێنێتەوە زستانی سلێمانی لە سیەکان و چلەکانە زۆر سارد بوو هەتا سەرەتای هێشتاکانی سلێمانی زۆر سارد بوو ئەمە بۆ سەرما زۆر بەرگە ئەگرێت بۆ هاوینیش فێنێکترە لە چاوەڕێی شوێنی ترە